ڕووباری دیجلە لە یەکەم ڕۆژی دەستپێکی وەرزی بەهاردا بوو بە ڕووباری مەرگ و دەستپێکی وەرزی خەزان بۆ چەندین خانەوادە و ئاهەنگ و خۆشی لێکردن بە پرسە و ناخۆشی و دڵتەنگی. لە یەکەم ڕۆژی وەرزی بەهاردا و لە کاتێکدا خەڵکی بۆ گەشت و سەیران ڕوویان لە بەشی باکووری ڕووباری دیجلە کردبوو، بەلەمێک لە ناو ڕووبارەکەدا ژێر ئاو کەوت و بەهۆیەوە قوربانێکی زۆری لێکەوتەوە. سەرچاوەکان لەبارەی هۆکاری ژێراوکەوتنی ئەو بەلەمەوە باسییان لە پچڕانی ئەو سیمانە کردووە کە هاوسەنگی بەلەمەکەی ڕاگرتووە. بەلەمەکە ژمارەیەکی زۆر خێزانی هەڵگرت بوو، بەڕێوە بووە بۆ دوورگەی گەشتیاری ڕەبیعین لەسەر ڕووباری دیجلە کە دەکەوێتە دارستانێکی نزیک شاری مووسڵەوە. وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاندووە لانیکەم 77 کەس بەهۆی ژێرئاوکەوتنی بەلەمەکەوە لە ڕووباری دیجلەدا گیانیان لەدەستداوە و دەیان کەسیش بێسەر و شوێنن. بەپێی لێدوانی بەرپرسانی عێراق ئەو گەشتیارانەی گیانیان لەدەستداوە زۆربەیان ژن و منداڵ بوون. بەپێی سەرچاوەکانیش بەلەمەکە توانای هەڵگرتنی 50 کەسی هەبووە، بەڵام زیاد لە توانای خۆی سەرنشینی هەڵگرتووە کە نزیکەی 200 سەرنشین بوون، واتە 4 هێندەی توانای خۆی سەرنشینی هەڵگرتووە. ئەمەش بووە هۆی پچڕانی سیمەکەی و دواتر هەڵگەڕاوەتەوە بەسەر ئەو گەشتیارانەدا کە لە ناو بەلەمەکەدا بوون. دوای ڕووداوەکە عادل عەبدولمەهدی گەیشتە مووسڵ و فەرمانی کرد لێکۆڵینەوەی بەپەلە بکرێت لە ڕووداوەکەی مووسڵ لە ماوەی 24 کاتژمێردا و ماتەمینی گشتی لە سەرانسەری عێراقدا بۆ ماوەی 3 ڕۆژ ڕاگەیاند. هاوکات فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند فەرمانی دەستگیرکردن بۆ خاوەنی دوورگە گەشتیاریەکە و خاوەنی بەلەمەکە دەرچووە و لە ئێستادا 9 کەس کە لەو شوێنەدا کار دەکەن دەستگیر کراون. هەر لەسەر ڕووداوەکە بڕیارە ڕۆژی هەینی ئەنجومەنی پارێزگای مووسڵ بانگشتی هەر یەک لە بەڕێوەبەری ئاوی مووسڵ و بەڕێوەبەری بەنداوی مووسڵ و بەڕێوەبەری فریاکەوتن و بەڕێوەبەری گەشت و گوزاری پارێزگاکە بکات بە مەبەستی لێکۆڵینەوە لە ڕووداوەکە.